خۆشەویستان جارێکتر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین یەکەم تۆری ئەم ڕۆژمان باس لەواکەین کە کەڕوو خواردنمان دروست کرد ئەبێت تۆ خواردنێکی زۆر تەندروست و پاک و خاوێن بێت و زۆربەی ئەو کەرەستانەشی کە خۆراکی پێ دروستەکەین لە نێو ماڵەکانە هەمانە زۆر جار لە زۆرمانەوەیە یاخود لە کارلێکی لەگەڵ ژینگەی ناو ماڵەکەتە یاخود لەگەڵ کۆمەڵێ بابەتی ترە ئەم کەڕوە دروستەکات لەوانەیە زۆرینەمان یەکسەر سەرنجمان بەلای یەکێک لەو بابەتانەی کە زوو کەڕووەکە دۆشایی تەماتەیە لەناو فێنەکەرەوەکانمان لەناو سەلاجەکانمانە هەر ڕۆژێک بەکاری بێنە دووسێکەوەچێک دوای سەرەکەی بنێرە و دوای سێ ڕۆژی کە سەرەکی لاستەکەی بەشێکی سپی بووە یان کەفی کردووە یان زۆر بابەتی کەمانە یان کۆمەڵێ نانمان هەیە لەناو مەنجەڵەکەی هەستێکەی زیێرەکەی کەڕووی کردووە چەرەسمانێژ کەڕووەکات کۆمەڵی خواردنمانەیە بە گشتی کەڕووەکە ئەنجا ئەمڕۆ ئێمە بۆ بە گرنگی مازانی قسە لەسەرم بابەتەکەین ئیتر لەخوا بە زیابێ لەماوەی ئەو چەند ڕۆژەی کە هەر لە وەزم نەچووبووینە جەژنەوە ماشەڵڵا بارانبارین بەردەوام بوو ئێستش ئەمڕۆ خۆشە بەسەر پێشبینیەکان هەیە کە ڕۆژانی داهاتوو دەسەکرێتەوە باران ئیتر دەشت و دەر و بەهارێکی خۆش بەرەو پیرمان هاتووە تەڕوبەر یعنی ئەتوانین ئەم ساڵ پشت بە سەرچاوە ئەویەکانمان زۆر بە باشی ببەستین و ئەوەشی کە گرنگە چۆن لە وەرزی بەهارە ئەم کەڕووە زیاکە لەسەر خواردنە ئەمەش واکە بە شوازی لە شێوازەکان ئێمە ئاگامان لەوە نەبێت کە خواردنێکی تەندروستمانەیە بەڵام چۆن ئاگامان لێ بێ ئەمڕۆ بینەری ئەم تۆرەمان بن دکتۆریشی بەڕێز لەگەڵمانەیە کە کۆمەڵی زانیاریمانایەتێ لەسەر جۆری خواردنەکان و ئەگەر شتێکیش کە ڕووی کردبێت ئێمە چۆن دووری خینەوە یاخود خواردنەکانمان بۆ ماوەی چەند هەڵگرین لە کێشە هەڵی ئەوەی کە سەرکۆ ئێمە زۆر جار هەر ئەڵێن کەڕوو ئەوەی کە خواردنەکە خواردنێکی تەندروست بێ کەڕووی نەکردبێ هەندێک جار لەوانەیە نیشانەکان زۆر کەم بێ بۆی کە بزانین بۆ منە چەرەس زۆر زوو کەڕوەگرە ئەو خاتونانەی خەیارشۆر دروستەکەن ئەزان ئەها توێژێکی سپی بەسەریەوە ئەبێڵەن توێژە سپیەکە لا ئەبێن ئیتر بە کەڵکی خواردندە بزانین یەکەم شت لانێ هەڵە هەڵگرتنێک یان شێوازی ئەوەی کە لە سەلاجەکە چۆنداوان نابێت ئەمە ببێتە هۆی ئەوەی کە هەر دۆشاوی تەماتەکە هەموو ئەمانەکە باست کرد و هەروەهابوون چەرەسەکان بە چیا بزانین و زۆر جار ئەڵێن بۆ نمونە ئەگەر ئەوەی کە بۆ منە چەڕەسە بەشە خراپەکەیمان لێ کردەوە تەمەکەی بەسەر هینەکە خیار شۆرەکە و دۆشای تەماتەکە لێمان کردو باقەکە بخۆین کێشەمان بۆ دروست نابێت بەڵام من کە ئەم خوێندەوە ئەم کەڕوانە چی لە جستەی ئێماکەن زۆر یعنی نەخۆشی خراپمانتیا دروستەکەن جا بۆی کە ئەو لایەنە تەندروستەکەی قسەی لەسەرکەن و ئەوەی کە ئەسڵن کامێک لە خواردنەکان لانێ زۆر ئەم ئامادەیان تیاابێ کەڕۆیان توش بێت یان ئایا بۆ منە کەسی وایڵە بە خوارد بە کوڵانن ئەو کەڕوە ناهێڵێت ئەمە بەڕاستی تا چەند ڕاستە بە دکتۆر چیمەن ساڵح وەڵاممان باتەوە لەم بارەزی خۆراک و مامۆسای زانکۆی من زۆری وەڵامەکانم بۆ جەناب بەتاڵگرتە بوو زۆر زۆر بەخێر بێ سڵاو لە ئێوەتان باش سڵاو لە بینەرانی ژێوادارم بتوانین سوودێکیان پێ بگەێنین یعنی ئەوەی کە ئێمە زیاتر لەسەر باس بکەین خۆ پارێزیەکەیەتی کە چۆن بتوان خۆیان بپارێزن لە کەڕوو لە بەرەوەی ئێستا ئێمە بابزانی سەرەتا کەڕوو چییە؟ چۆن دروستە بێ؟ هەر کەڕوو ناوی خۆی یعنی مەجموعەی عائیلەی فەنگای پێ ئەوترێ کە لە هەر شوێنێک خۆراک هەبێ ئەوان تیا دروستە بن یەکەم خودبوونی خۆراک بەشێ زۆر زیادەکەن دووەم سپۆرەکانیان یعنی تەنانەت ئێمە کاتێکە باسی خواردنەکەین ئەڵێن خواردن ئەوەنە 2 سعات زیاتر نابێ لە دەرەوە بێ یان خواردن بەسەر هەڵنەگیراوی داننرێ مەسەڵەن تۆ خواردنێکت هەیە لە دەرەوە دایمەنێ لە بەرهەوایە چونکە ئەم سپۆرانە بۆیان هەیە تەنانەت یعنی ئێستا ئەو ماڵانەی کە لەسەر لە سەقفەکەیان لە حەمامیان لە توالێتیان کە کەمێک کەڕوو هەیە ئەبێ ئەمانەش زۆر وریای خواردنەکانیان بن چونکە ئەم سپۆرە بڵاو بێتەوە بە ماڵەکەیە یعنی چەند ئێستا لەوانەیە زۆر لە بینەران بڵێن وایە شوێنێک کە کەڕووی گرت پاکی کەرەوە ئەگەر بێت و بنە بڕی نەکەی بە تەواوی دوای ماوەیەک سیرەکەی کەشێ هەبوو لەو شوێنە دیسان کەڕۆکە سەر هەڵایەتەوە یعنی وەکو چۆن درەختێک ئەڕوێ ئەمانش ئەم کەڕوانە چەند جۆرێکن لە سەر خواردنەکان دروستە بن ئەژین خۆیان کێشەنین بەوەی کە تۆکسینێک ئەڕێژن وەکو چۆن باسمان کرد ئەفلاتۆکسینە ئۆکراتۆکسینە مایکۆتۆکسینە هەموو ئەو تۆکسینانە یعنی ئەمە نییە من بڵێم ئەگەر خۆیم لا برد ئیتر خواردنەکەی پاشی باشە ئەمان کە لە شوێنێکە ئەبن
ئەو زەهرە ئەو ئەفلات ئەو تۆکسینە یعنی ها ناوەکانی هەر کامێکیان بێت بە تۆکسینە ئەم زەهرەیە ئیکاتە ناو خواردنەکەوە ئەنجا کاتی تو ئابمش بمبوورە قسەکەت ئەبڕم ئەگەر بم شێوە بێ هەموو خواردنێک ئەمەیتیا دروست ئەبێ خۆ نابێ هیچ چێک بخۆین وایە کاتە شێوازی هەڵگرتنەکەی لانەیە شێوازی هەڵگرتن چۆن جۆری هەڵگرتن جۆری بەڕێوەبن یعنی تەنانەت ئێستا ناڵێم ئێستا هەندێک ماڵ هەیە مەسەلەن لە ماڵە لە زستانە کتری ئەخرێتە سەر چێژ لێ ئەندێتیایە هەڵمەکە لە بەرامبەریە ئێمە هەموو جارێک گەڵێن خواردنەکان لە کیسەی کەتانە مەسەلەن هەڵگرن ئەمە لە وشتە وشکەکان ئەمە لەم ئەم شێ هەڵەگرێ بۆ خۆی خواردنەکە شێ هەڵەگرێ کە بەرەو پاییزە ڕۆینەوە یان کاتێکی زۆری پێچێ ماوەیەکە بێ ئەم شێ لەسەر ئەم خواردنە کەڕووەکە لەبەرەوە بێ ئێمە ئاگادار بین خواردنەکان لەکوێ هەڵەگرین چۆنیش هەڵیەگرین بە تایبەتی با بڵێن ئەگەر کەڕوو لە کیا زۆرتر دروستە بێ لە دانەوێڵەکانە لە چەرەساتەکانە بە تایبەتی گوێز چونکە ئێمە ئەزانین ئێمە کە گوێز دەکڕین بۆ ساڵێک هەڵیەگرین و جاریوە هەیە گوێزەکان دێجار کە ئەکوێتە بازارەوە هێشتا تەڕە بە جوانی وشک نەبووتەوە لەبەرەوە ئێمە هەڵیەگرین هەندێک گوێز یان چەرەسات و گڵۆ بە ڕۆژە زۆر بۆیە ئەوانەی بە تایبەتی کە شەق بوون یعنی تۆکڵەکەی دەرەوەی شێڵەکەی بەرگەکەی شەق بووە ئەمە زۆر بە ئاسانی کەڕوەکە ئەتوانێت بچێتە ناوی هەروەها لە پیازە لە تەماتەیە لە زۆربەی زۆری خواردنەکانی سەوزەکان کە هەڵیەگرین سەوزە وشکەکان ئەمانە هەمویان بەهارەتەکان کە زۆر کێشن تایە یعنی من پرسیاری ئەوم کرد چونکە بەحسە کرابوو کە زۆربەی خواردنەکان کە ئەفلاتۆکسینیان تیا بوو ئەمە لە چیەوەیە ئایا من یعنی بە دوواداچوونم بۆ کرد ئایا ئەم خواردنە بە خراپی لە دەرەوە بۆمانێت مەسەلەن دارچینی ئەمانەی کە زۆر خەڵک بەهاراتەکان بەکارێنن کە لە دەرەوەیەت پرسیارم کرد کە چۆن بۆچی ئاوا کەڕوەکەن یعنی سەبەبەکە چییە لەو کاتەیە کەیت بەناو بەحرایەت زۆربەی شوێنەکان ئێمە لە سینەوەیان لە وڵاتەکانی ترەوە بۆمانێت لەو کاتەیە ئەگەر بێت و پاکێجین یعنی بە باشی پاکەت جوان نەکرابێ و ئەم هەڵمە بچێتە ناوی هەڵمەکە دوایی کە هێنرێتە ئێرە لە مەخزنەکاندا ئەنرێ بوونی شەیەکە و خواردنەکە لەسەری ئەبێ بەهۆی کەڕوو ئەم کەڕوو خواردنەکە هەیە بۆی کە پێی بزانین سەلانێ بەهارات هەر پێی نەزانین بەڵێ زۆر جار هەیە ئێمە ئەیبینین کەڕوەکە ئەبینین بەسەر خواردنەکەەوە هەموو ئەکیدم لە ئێستا حالیان زۆربەی پیازەکان سەیری کە نقطەی ڕەشڕەشی پێوەیە تەماتە کەڕوویەکی سەوزەکە ئەمانە بە چاو ئێمە ئەیبینین بەڵام ئەگەر بێت و لا ببرێت دوای پاشما ئەوی تری نازانی مەسەلەن قوتوێک دۆشاو کە تۆ وەکو کاکسەرکۆ باسی کرد لەسەرەکەی ئەگەر کەڕووی کرد ئەگەر من بێت بە کەوچکێک کەڕوەکە لابم ئیتر من کەڕوەکە نابینمەوە بەڵام ناو دۆشاوەکە ئەفلاتۆکسینەکەی تایە خۆی کردووە ئیشی خۆی لە ناویە کەواتە خۆشەویستان وەک دکتۆر ئەڵێ با هەمومانە مشیارێمانە بێ گەر دۆشاو با ئەمیش بە ڕێژە بەکاری بێنین لە باتی دۆشایەکی گەورە بکڕی دانێکی ئەوە بکڕە کە بەش بکات بە خواردنەکە و بەکاری بێنیت و دوای ئەوەی کە کەڕووی کرد بەکاری مێنەوە کاکسەرکۆ من عیلاجێکی زۆر بەسیط بەخانمان بڵێم کە قوتوی دۆشاوەکە هەڵە بچڕێ یەکسەر ئەبێ بگوازرێتەوە ناو دەفرێکی شوشە قاپێکی شوشە ئەگەر شوشەی پاشماوەی دۆشاوی ترت هەبوو هی هەر شوشەیەک لە ماڵا هەبوو کە تۆ بەشی خۆتت لێ دەرهێنا خوێ باشترین دژە کەڕوە خوێ بەس یعنی هیچی ناوێ بڵێ با زۆریش بێ بەس خوێ بکە بەسەرەوەی دوایی کە خواردنەکە لێ ئەنی خوێی کەمتر تێکە دکتۆر خەیار شۆریش ئەمەی لەسەرا دروستە بێنی بڵێ ئەوەش خوێی کەمتر تێەکەن ئەگەر خوێی بڵێ یان مەسەلەن یەکێک دەستی چەور بێ یان دەفرەکە پاک نەبێ یان ناڵێم لە شوێنێکا بێ کە سپۆری کە ڕووی زۆرتر تیا بێ باش دانەپۆشرابێ ئەمە بۆی هەیە سپۆرەکەی بچێتە ناوی ئەگوازرێتەوە یعنی مەسەلەن من پیازێکم لێرەیە داناوە پیازەکە کە ڕووی کردووە لە تەنیشتیشە قاپم داناوە شتم داناوە کەوچکم داناوە یان جاری وایە هەر لە هەواکەیە ئەم سپۆرە بۆی ئەگوازرێتەوە یان وەکو باسم کرد لە سەقفی ماڵەکانە هەبێت ئەمانە هەمووی بۆی هەیە بگوازرێتەوە دکتۆرێمە باسی خاڵێک ناکەین کە زۆر گرنگە من پێم خۆشە لە زاری جەنابتەوە بۆی کە هەمومان وشیاری ماسا لە ماڵە شوێنێکمان پێڵێن حوشەی دواوە شوێنێکە بڕواکە ئەو شوێنە لەوانەیە سەقفێکیشی نەبێ بە سەقفێکیان بە ئالەمینیۆم گرتووە زۆر کات ئەمەنە هەڵم و ئەمەنە چێشتی تیان لێراوە ئەو بنی سوچی سەقفانە هەمووی کەڕوو هەمووی زەرد بووە
ئەمە من پێم خۆشە جەنابەت سەبەتێک مادان سەبەتێک دانراوە قاتێک پیازە قاتێک پەتاتەیە ئەمانەی هەمووی تیا کۆکراوە و سێری بکە چەکەرەکەی ڕۆشتۆ بۆ شوێنێ ئەم لای ئەو ڕەش بووە ئەمە جارێک هیچمان دروست نەکردو ئەم شتانە لە ناو شوێنەکە هەیە لەگەڵ ئەوەی کە تۆ جارێکی تر تەباخەکە داگوسێن تۆ هەڵمێکی کە دروستەکەیتەوە ژینگەیەکی زۆر باش دروستەکەیتەوە کە کەڕۆکەتیە خۆی زیاتر گەشە بکە ڕێنمایی جەنابەت چییە یعنی بۆ بە تایبەتی خانمانی شوێنەکان ئیشکردنیانەوەیە پاکردنی شوێنەکە تا چەند کاریگەری هەیە ئەو کەڕووی لە بنمیچەکەی لەگە خواردنەکە کار لێک نەکە ئەو پەتات و پیازەی کەڕووی کردو لەگە خواردنەکە کار لێک نەکە ئەو دەسێک کە تۆ ئەم خواردنی پێکەی توی کەیتە ناودا و دەرمانەکەەوە ئەمەش بۆ خۆی کار لێکە تەنانە خواردن ئەگەر دو سێ سعاتێک کە چەند ڕۆژێک لە ناو سەلاجەیە ئەهێڵیتەوە ئەوەیە ئەگەر سپۆری ئەو کەڕۆچ و بێتە ناوی و ئێمە ئەخینە ناو سەلاجەکەەوە لە ناو سەلاجەکەی کەڕۆکە و زۆر جاریشەیە ئێمە یعنی تەنانەت نایبینین بە چاو هێشتا کەڕۆکە دروست بووە یان تۆکسینەکەی دروست بووە بەڵام ئێمە نایبینین لەبەرەوە زۆر گرنگە کە خانمان لە ماڵەوە یەکەم شت عیلاجی ناوماڵ بکرێ ئەگەر کەڕۆی تیابوو بەچی عیلاجی بکەین لە سەیدەلیەکان هایدروجین بیرۆکساید ئەمەی کە پێڵێن ئۆکسجین شێوەی ئاوێکی هەیە ئەمە بتوانێت بکرێتە ناو پەمپی هەر پەنجەرە پاکردنەوە ئۆشتانە بکرێ بە دیوارەکانە چونکە ئەم هایدروجین پیرۆکسایدە زۆر باش کەڕۆکانە کوژێ هەروەها حەلێکی تر ئەتوانی ئەو خوێ بەکاربێنی ئەتوانی ئەم شوێنە ساحبەی تیادا بنرێ بۆی دەرچەیەکی هەبێ بۆی هەوا گۆڕکەی تیا بکرێ چونکە هەوا گۆڕکەش زۆر گرنگە هەڵم یعنی خواردن زۆر کوڵاندن و زۆر بە هەڵم کردن جاری وایە مەسەلەن شلێ ئاوێکی زۆری تێکا و ئەی خاتە سەر با زۆر بکڵێ با زۆر نەکڵێ نە ئاوی زۆر کەم تێکە بە هێواشی عینی بکە ئەگەر هەر خواردنێکماندانە بە تایبەتی لە شوێنێکە ئەگەر شێدار بوو ئەبێ شوێنێکی محکەم بێ یعنی مەسەلەن یان ئەو شتێک کە دیانین یا ستیلێک بێستەری قەپات بێ یان باشترین شت ئێمە ئێستا گڵمان هەیە یعنی ستۆرەجی گڵمان هەیە کە وەکو سوراحی وایە وەکو کوپەڵە دروست کراوە ئەم کوپەڵە گڵینانە زۆر باشە ئەتوانرێ مەوادی تێبخرێکە لەبەر ئەوەی گڵە شەیەکە هێڵم ژێ ناهێڵێ شتێ زۆر تایە بەڵێ خواردنەکان زۆر نەهێڵینەوە یعنی مەسەلەن کە تۆ چی بۆ بازار بۆ کەمێتێکی زۆرە کڕی هەوڵ بە کەمێتێکی کەم بکڕی بەپی پێداویستی خۆت بەنسبەت بۆ کاتی ئێستا گوڵۆبە ڕۆژە و گوێز زۆر مشکیلەن باشترە کە گوڵۆبە ڕۆژەن هەر ئاوا بە تایبەتی ئەوانەی شکاون نەخرێنە دەمەوە ئەبێ لەتی بکەیت زۆر جار یعنی ئەوە بینەران زۆر بەمان بەسەرمان هاتووە دەنکێ گوڵۆبە ڕۆژەت خستۆتە دەمت سیر کردووە زۆر تاڵ بووە یان تامی ناخۆش بووە چونکە ئێمە ئەگەر ئەفلاتۆکسینەکە یعنی زارەکە زۆر بێ تەنانەت تامەکەشی ناخۆشەکات چونکە زارە بەڵام ئێمە زۆر جار هەیە لە شوێنێک دانیشتوین لە مەجلیسێکا بووین پێمان عیب بۆ زۆر جار هەیە قوتی ئەو کەسە قوتیاوە کە ئەمە زۆر خەتەرە ئەبێ هەستێ ئەو کەسە بیتفێنێتەوە و دەمیشی جوان پشوە لەبەرەوە یعنی لە گوڵۆبە ڕۆژە و لە گوێزە سەیرێکیان حتا لە گوڵۆبە ڕۆژایە لە ناوکەکان هەموو چارەساتەکان کە سەیری بکە ئەگەر ئەسزانیت خۆی کەڕووی زۆر جار هەیە کەڕووی پێ و کەڕۆکە و شکراوەتەوە چی لە فستەقکەن کە خۆی بەردەوام فستقیش دەمووی کراوەتەوە و ناوەکەی دیارە ئەبێ سەیری بکەین ئەبێ بە جوانی سەیری بکەین ڕەنگەکە هێشتا گەشت بێ هەر ئەگەر تامیش یعنی کاتێک کە چەرەسات کە خستە دەمتەوە تامەکەی طبیعی نەبوو وەک چەرسەکانی تر نەبوو ئەو کاتە بەبێ یەک و دوو ئەبێ فڕە بدرێ ئەوەی کە چرج بووە کە ڕەنگێکی ناشرین بووە تۆزێ ڕەشباو بووە ئەمانە هەمووی علامەتی بوونی کڕون زۆر جار هەیە لە ماڵی لای تۆ کە ڕووی کردووە زۆر جار نەخێر لە مەخزەنەکەیە کە ڕووی کردووە یعنی دوکاندارەکە لە شوێنێکی باش هەڵی نەگرتووە یان وەکوتم ئاوا لە ڕێگەیە هەتا ئەگاتە ئێرە یعنی کەڕوەکە دوایەوە زۆر جار هەیە وشکێکەنەوە یان پارچە کەڕوەکەی لێلا ئەبرێ لەبرو ئێمە ئەبێ زۆر ئاگادار بین ئەگەر شتێک بەحاڵ لە شێوەیە لە هین یازدانیمان کەڕووی کردووە ئەبێ ئەو خواردنە فڕێ بدرێ بەڕاستی نەڵێن حیفە چۆن ئێمە حیف نییە خواردنێک هەتا زۆریش بێ یان زۆرمان پێیا بێ فڕێ بین حیفە ئەو زەهرە بکەینە لەشمانەوە بۆ نان زۆر جارکە لە دەرەوە دایئەنی لە دەرەوەی سەلاجە زوو تووشی کەڕوە بێ بە تایبەتەگەر نانەکە نەرم بێ زۆر جار پارچێکی لێکەنەوە تر ئەڵێ نان وشکەلانێ بەدەم بەشەکانی تریەوە ناچێت ئەمە بەڕاستی وایە و یەک خاڵی تریشە ئێمە زۆر جار نان ئەهات لە ڕوو ئاینەکەەوە پێمان گوناحە ئەگەر نانەکە کەڕووی کردبێ ئەیکەنە شوێنی جێنانە وردەکەوە
بەڵام من بیستماڵن ئەمە ئەو ئاژەڵەی کە دواتر ئەمنانە ئەخوات ئەوەش ئەم جارە یعنی هەر گوناحە بەڕاستی بەڕێز جا پێمان بڵێ عینەن چۆن ئەم زەهرە ئێمە کە ئیخۆین ئەبێ بە زەهر بۆمان بە هەمان شێوەیە بۆ ئاژەڵەکەش ئێمە کە خواردنێک لەبەرەوە لێرەوە داوا لە ئاژەڵدارەکانەکەم داوا لە خەڵکی یعنی هاوڵاتیانەکەم ئێمە زۆربەی کاتەیان بینین دەستیان خۆش بێ مەسەڵەن نانەکە زیاد بووە لە ماڵەوە ئەیکەنە عەلاگەیەک و دەمەکەی ئەبەستن و لە دەرەوە دایانێن ئەنجا زۆر جار هەیە بە چەند ڕۆژێک خەڵکانێکیان ئەمە ئەبەن لە ناوە کەڕووەکە ئەم کەڕووە نابێ قایم ببەسترێ ئەبێ بۆ ئەوەی هەوا بە باشی لێبات بۆ ئەوەی نانەکە چونکە ئێمە زانین 3 ڕۆژ یعنی تۆ بۆ هێنان لە دەرەوەدا بن لێ دوای ئەوە ئیتر کەڕووەکە لە پارچەکەی لێ بکەیتەوە ئەبێ هەمووی فڕێ بدرێ و تەنانەت نابێ بدرێت بە ئاژەڵەکانیش تکایە ئەمە هەم زەرری بۆ ئاژەڵەکە هەیە وەکو چۆن من زەهراویە بم پێی ئەویش زەهراویە بێ پێی تەسیرەکاتە سەر لەوانەیە مەسان تووشی ڕشانەوەی بکە تووشی بە زەهراوی بوونی بکات جگەر کە ئەمە بۆ هەردوولا بۆ چ بۆ ئاژەڵەکان بۆ ئێمەش زۆر کاریگەرە بۆ سەر جگەر بۆ خانەکانی چونکە ئێمە زانین جگەر زەهری لەش دەرەکات لەبەر ئەوە زۆر تەنانەت تەسیرەکاتە سەر هێلکەی مناڵبوونی لە ئاژەڵەکانە کەمە بێتەوە لەبەرەوە ئەبێ ئاژەڵدارەکان بە هیچ جۆرێک ئەو خواردنە هەر خواردنێک ئەگەر شکیان کرد کە ڕووی بوو تەنانەت کایان کە لە ماڵەوە هەر گرت بوو زستان بوو کایەکە دوایی کە ڕووی کردبوو نابێ بیێنێ ئەمە هەم تەسیرەکاتە سەر ئاژەڵەکە هەم شیرەکەی و گۆشتەکەشی بەس شیرەکە بە دەرەجەی یەک و بۆ هێلکەش بە هەمان شێوە ئەم شیرەی کە ئێمە ئەیخۆین دوجار بۆی هەیە ئێمە تووشی ئەو زەهرە ئەو ئەفلاتۆکسینە ئەو زەهرەی کە لەناو شیرەکە بۆ بگازرێتەوە بۆ ئێمەی مرۆڤ باشە دکتۆر باباسی شێوە بکەین ئێمە چی بکەین بۆی تووشی کەڕوو نەبین چۆن خواردنەکانمان هەڵگرین ئێستا چەند ڕێگایەکی زۆر باش هاتوۆتە پێشەوە ڕێگا هاتووە زەرفی تایبەت و هەواکەی دەرەکەن وەنمونە چەرەسێکە هەواکەی دەرەکەن و کەپسە بێت یان خواردنیشی کێ هەواکەی دەرەکەن و کەپسە بێت ئەوەشی کە تۆزێک لە ماڵا ئێمە پشمان پێبەستووە کارنیا دیارمەتیمەی هەتا چێشخانەکە بچم یەکێک لەو دەفرانە ئەهێنم حەزەکەم دکتۆر تۆ ئاماژەی پێبێت کاگرێ بازەتوانی ئەو شوشێن بیتێ ئەرک نەبێت ئەوەی نۆکەکەی تایە دەستخۆش ئێمە چۆن بتوانین یعنی ئێسا ئێمەمە لە مەتبەخەکەمانە هاوکارانم دەستیان خۆش بێ ئاو بەم شێوەیە لە ناو شوشەیە و بەشی سەری شەوەی پلاستیک نییە تەختەیە بەڵێ کاتوانین بڵێن ئەمە توانین خواردنێکی تەندروستە بەڵێ باشە تۆ پێمان بڵێ لە ماڵا چۆن خواردن هەڵگرین و بەپی جۆری خواردنەکانیش ئایا ئەو ڕێگایشی کە پێموتی ڕێگایەکی باشە بۆ کۆمەڵی خواردن کە هەواکەی دەرکەیت و بۆ شێوەیە لە ماڵ هەڵگیرێ بەڵێ ئێمە ئەوەش باشە یەکەم جار ئێمە خواردنەکەی کە ئەیکڕین یەکەم جار ئەبێ فەحسی بکەی بزانی هیچ جۆرە کەڕوویەکی پێوە نییە هیچ جۆرە ڕەشبوونەوەیەکی پێوە نییە ئەمە زۆر گرنگە لە شوێنێکان نەبووە کە شێدار بوو بێ شەی هەڵمژی بێت چونکە ئێمە ئەگەر خواردنەکە خۆی سپۆرەکەی پێوە بێ و کەمە شەی بێ بیشی کەرەش و شەوسەریشی بنێرەوە کەڕۆکارەکە ئێستا ئەمە شێوازە تەندروستە بەڵێ ئێستا ئەمە بۆ هەڵگرتن شوشە زۆر زۆر تەندروستە هەروەها وەکو باسم کرد ئەم ینی ئەو گۆزە قوڕینەکان ئەوانش زۆر باشە تەندروستن چونکە زۆر جار هەیە ئێمە لەمە نایڵین نەشێ بچێتە ناوی ئێستا ئەمە کە ئەوە کراوە شێ ناچێتە ناوی شێژ ناچێتە ناوی و حەشەراتیش ئەگەر یەکێک بڵێ باشە حەشەرات چی بۆ کەڕوو هەیە زۆر جار ئەوان بە قاچیانەوە بە خۆیانەوە وەکو هەڵگری سپۆرێک ئەچنە ناو خواردنەکەەوە ئەوان سپۆرەکە ئەگوازنەوە بۆ ئەو خواردنە لەبەرەوە ئەمە ڕێگایەکی زۆر زۆر تەندروستە پێویستە هەموو دایکان و خاتونەکان لە ماڵەوە ئەمانە نرخێکی گرانیشیان نییە لەبەرەوە واز لە شتە پلاستیکیەکان بێنن ئەم شوشەیان ئەو گۆزە گڵینەکان ئەتوانن بەکاربێنن سەرەکەشی کەپسە هەوا ناچێت هەوا من چەمە هاڵم کردوتم بیکەمەوە بە شتێک بتوانانی بیکەیتەوە بەڵێ ئەوەش و وەکو باسیشم کرد کە حەشەراتەکان یعنی ناتوانن بچنە ناو خواردنەکەش بە حەزەکەم ئەوش باسکەم چکە زۆر زۆر ئێستا لە ماڵا بەکارە هێنرێ ئەم زەرفەمان هەیە خواردنی پێت ئەپێچنەوە نایلۆنەکان بەڕێی تۆ بە بۆچوونی تۆ لە ڕۆزانستێکەوە ئەمە ئێمە ئەتوانین بڵێن ئەو خواردنەی کەماوە یەکسەر لە قاپەکە و پێچینەوە هەڵیەکرین تەندروستە زۆر کاتەیە بە گەرمیش پێوەیەکات
ناوەڵڵا ئەوە هیچ تەندروست نییە ئێمە ئەتوانین کاتێک کە خواردنەکانمان مایەوە لە ماڵەوە هەڵیگرین ئەبێ بە فەوری هەڵیگرین بە تایبەتی وەکوتم ئەو ماڵانەی کە کەڕوویان هەیە ئەوانە کە زۆر گرنگە بەڵام ئەگەر ماڵەکە کەڕووی هەبێیان نەیبێت تو ئەو قاپە ئەبێ بێنی کە خواردنەکەی تێکی یەکەم یعنی بە وشک قاپەکە وشک بێ لە شوێنێکی هینا هەڵگیرا بێ خواردنەکەی تێ بکەین ئەگەر زانیمان خواردنەکە گەرمای ئەبێ بخینە شتێکەوە دەفرێکەوە کە سەری هەبێ ئەگەر سەری نەبوو قاپێکی شوشە ئەتوانی مەسەڵەن تۆ لە قاپێکی ماستا تۆزێک ماستە ژێر پیاڵەیەک یان قاپێکی شوشە بخکە بەسەریە ئەنجە ئەتوانی لە نایلۆنەکەشی باڵێنی یعنی گرنگ ئەوەیە کە نایلۆنەکە مباشر نەیە لە خواردنەکە چونکە بۆی هەیە ئەو پلاستیکەش کە وەکو نانۆ پلاستیک تێکەڵی خواردنەکەمان ببێ بەڕاستی یعنی فەنی بەڕێوەبردننی مەطبەخ یعنی شتێکە چەند لایەنەیە یعنیش بەعزێک شتێ بۆ ئەم لای باشە بۆ ئەمەیان خراپە چۆن مەکوتم مەسەلەن ئێستا ئێمە کیسی لە کەتان دروست کرا و زۆر باشە بۆ هەڵگرتنی نۆک و نیسک و ئەمانە بەڵام لە شوێنێکە بێ کە شانی کەڕوو نەبێ لە شوێنێکا بێ کە هەڵمی تیانە بێ مەسەڵەن من ئەگەر مەطبەخێکم هەیە چێشتی تیا لە نانێم هەڵمی تیا دروست نابێ و تاکە کە قەپاتە ئەساییە لەناو ئەم پەڕۆیە هەڵیگرم بەڵام بەخوا ئەسایی نییە تۆ وەکو باست کرد لە حوشەی پشتەوەی داینێم ئەم هەموو هەڵمە ئەچێ بەسەرێ و ئێمە زانین پەڕۆیە پەڕۆکەش زیاتر هەڵمەکە ئەمژێت ئەمە کە تایە بوو کە یەک جە بووی گونجا یەکسەر کەڕوەکان تایە گەشاکات زۆر باشە دکتۆر بە کوڵاندن لەناو ئەچێ ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان کە نەبە سوچێک فرەیانی شتەکە یان بە کوڵاندن یا بە برژاندن یان بە بەستن مەسەڵەن من دۆشاوەکە کە ڕووی کردو کە ڕۆکەی فڕێم و باقەکەی بخەمە فرێزەرە و بڵێم بابی بەستێ بە هیچ لە کات لەمانە ئەو زەهرە ناڕوات لە ناو ناچێت کەڕوەکە لە ناوەچێت پێی بەڵام زەهرەکەی ناوی نەخێر دکتۆر ئێستا بۆ نمونە چێ شتێکە ماوەتەوە لە ئەکەینە سەلاجەکە و برنجی تر زۆر باسی ئەەکەن جارێک تۆ بۆ نمونە هەندێک تر گەرمی ئەەکەیتەوە ئەڵێ خەسار بێ حەیفە ئەم گەرمکردنەوە ئەبێ چۆن بێت زۆر ئاساییە ئەو خواردنەی کە ئەمێنێتەوە لەوانەیە ئێستا بینەران ترسن بڵێن ئێمە یعنی تر خواردن هەڵ نەگرین نەخێر خواردن هەڵ بگرن خواردن ئەمێنێتەوە تەنانەت مەسەڵەن ئێستا برن تا 3 ڕۆژ تا 4 ڕۆژیش لە ناو سەلاجەیە ئەتوانرێت بە هەڵ بگیرێ بە شێوەیەکی پاک بەڵام یەکەم کە ئەمێنێتەوە داینەنی ڕۆژێک تا مەسەڵەن نیوەڕۆ خواردومە تا ئێوارە لەسەر تەباخەکە بووە ئێوارە من بیخەمە سەلاجە و دوای 3-4 ڕۆژیش بمێنێتەوە کە زانیمان سارد بووە تەنانەت لە ڕۆژە گەرمەکانە ئەبێ بیخەیتە ناو قاپێک و سەهۆڵێکی تێبخە و مەسەڵەن بۆ ئەوی زوو سارد بە ئاو سەهۆڵاوەکە زوو ساردیەکەی گەرمیەکەی هەڵبمژێ و سارد ببێتەوە دوای ئێوە ئەو دەفری کە تایە هەڵەگری یعنی ئەبێ قاپێکی پاک بێ قاپێک نەبێ من کە ڕووی لێ بووە ناو ماڵەکەم و قاپەکە لە یادانراوە ئیتر من بێم خواردنەکەی تێکەم سێم کە پێی تێکەین مەسەڵەن من برنجم زۆر لێناوە لە سەلاجەکەم ماوەتەوە ئێستا ئەمەوێت تۆزێکی لێ گەرم کەمەوە هەمووی گەرم ناکەمەوە و دیسان هەڵی بگرمەوە ئەمەیە خراپیەکان بەڵام ئەگەر بێت و من بە کەوچکێکی پاک لی دەربێنم نەک ئەو کەوچکە مەسەڵەن جاری وایە کەوچکەکە پێم خواردووە ئەچم 2-3 کەوچکیکەی پێ لی دەرەهێنمەوە ئەم کەوچکەی کە کراوە بەدەما بەکتریای نۆرمال فلۆرای پێڵەن یعنی بەکتریای طبیعیە لە دەمی ئێمەیە بەڵام کە چۆنە خواردنەکەەوە لەوێ گەشاکە بۆیە هەتا تەنانەت حرام کراوە کە فوو بکرێت لە خواردن بۆ ئەوی سارد بکرێتەوە کەوات ئەگەر من ئەمانەم کرد کەوچکی پاکم بەکارهێنا دوای سرم قەپات کردەوە زوو خستمەوە ناو سەلاجەکە ئەم خواردنە ئەمێنرێتەوە بە جوانی و طبعاً سەلاجە زۆر نەکرێتەوە و کارەبای زۆر لەسەر نەکوژێتەوە جاری وایە 10 سەعات 12 سەعات مەسەڵەن کارەبا نابێ ئەمانش تەسیری هەیە بۆ مانەوەی خواردنەکە وا بکەین ئەمەنە لێ بنێنە و ژەمە بخورێن باشترینە بۆ نەبەسین کە هەڵیگرین و خوا ئەمە چۆن دەریکەین و تێنەکەینەوە دکتۆر پێم خۆشە باسی کۆمەڵی خواردنی کە بکەین کە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ ینی بۆ نمونە ئێستا لەم بەیانی لەگەڵ خواردنەکە ماستیشم دانابوو هەمومانە چینە مارکێتەکان و ماست دەکڕین لە ناو سەڵایە بۆ کەوچکەی کە قاشێکین ئەمە تا چەند گرنگە کەوچکێکی خاوێن بێت و هیچ شتێکی کەیپیۆ نەبێت چکێکسەر هەستی پێەکەین یان زۆر جارە ماستە کە هەڵ یەکرین خۆی ئاوایەتەوە زۆر جار هەستەکەین زەردیەکی پێوە دیارە بە قەراغەکانیەوە ئایا ئەمانە بن بە کەڕوو و چۆن مامەڵە لەگەڵ کۆمەڵی خواردنی کەشا بکەین پێم خۆشە ئەوی کە ڕۆژانە بەرمانەکەی تۆ پێمان بڵێ ینی لەسەر سفرەکە برنجوشلەکەیان بۆ داناین یەک قاپ ترشیاتیشیان دانا ئەم ترشیاتە خۆی لە کۆمەڵە کار لێکەوە ئاوای لێ هات
هەیە هەر بە کەوسکی شلەکە ترشاتەکە شتێک ڕاستە ئەم تێکەڵبوونە تا چەند کاریگەری هەیە کە خواردنەکان ناتەندروست بێت بێ زۆر ئاگاداربی مەسەلاً ترشیات خۆی فێرمنتێشنەکە یعنی تەخمیرە بێت بەڵێ ئەمانە زۆر باشە بەڵام ئەبێ ئەو کەوچکەی کە پێی دەرهێنی ئەبێ پاک بێ ئەبێ وشک بێت ئەبێ نەکرابێ بەدەما مەسەلاً جاری وایە تۆ یەکێک ئەڵێ ئەدی با یەک تۆستام یەکەم و ئەنجا دوایی تێیەکاتەوە ئەمانە هەمویان بووی هەیە ئەو بەکتریایان مەسەلاً کە ڕوو بگوازێتەوە بۆ ناو ئەو خواردنانێکی ئێمە خۆن لەبەرەوە ئەبێ زۆر ئاگادار بین ئێمە کاتێک کە دەست ئەبین بۆ خواردن ئەبێ یەکەم جار چاومان لەسەری بێ ئەگەر زانیمان کە ڕوویەکی پێوەیە شتێکی پێوەیە بە تایبەتی لە شتە شلەکانە مەسەلاً لە تەماتەیە ئەمانە کە زۆر زوو کە ڕوئەکەن ئەوە نییە بڵێ من تۆزێکی فرێ ئەم نە هەمووی فرێبە چونکە ئەمە بە تایبەتی ئەگەر ماوەیەک بوو ما بێتەوە کە ڕووەکە زۆر لەسەری بوو بێ ئەم کە ڕوای ئەو زەهرەی دروست کردووە و زەهرەکە چۆتە ناو هەموویەوە سپۆرەکە لە ناو ماستەکانیش ماست تۆزێک درەنگتر کە ڕووەکە لە بەرەوەی ماست خۆی فێرمنت بووە یعنی تەخمیر بووە ئەم تەخمیرەی وای لێکا کە درەنگ کە ڕوو لەسەری گەشە بکە بەس لەگەڵ ئەوەشە ئێمە باشترین شت بۆ هەڵگرتنی ماست ئەوەیە کاتێک ئێمە سەتڵێک ماست دەهێنینەوە یەکەم زوو سەر قەیماغەکەی بخورێ سەرەکەی بخورێ لە بەروی ڕۆنی تایە ڕۆنەکە هایدرۆجینەیتد ئەبێ یان ئەبێ بە ترانسفات لە بەرەوە ئێمە لە کوردەواری شاپێڵەن بەیاد بۆ یان تۆزێک تامین ناخۆش بووە ئەمە بەبێ ئەوەی بێکە ڕووکردن ماستەکرد یعنی چەوریەکەی خراپە بێ لە بەرەوە باشتر وایە زوو چەوریەکەی بخورێ لا ببرێ لەسەری ئەمەشی باشترە بکرێتە دەفرێکی شوشەوە هەڵگیرە چونکە ترشە ماست هەتا بمێنە چونکە ئێمە ماست هەتا 15 بۆ 20 ڕۆژیش ئەتوانین هەڵبگیرێ هیچی لێ نایە وڵامانێک ئێستا لە کارگەکانەوە دروستەکرێت دکتۆر لەوانەیەم زۆر پێی خەزانەکان بزانێت بە 4 مانگەڵی کرد بەس ماسی کوردی وڵات دوای 4 ڕۆژ هەست بەتان بەڵێ لە بەرەوەی ئەوان وەکو ئەنتیبەکتریا یعنی مینەکرێت کە تایە بەکتریا ناتوانێت گەشە بکە ئەی بۆیە ئێمە ئەڵێن شتی تەندروستی یعنی شتی خۆمان باشە بەڵام شتێکمان بیر نەچێ هەڵگرتنی ماست لە جیاتەوەی قباخی بنیتەوە ئەها لە پێشان پەڕۆیەک هەبوو پەڕۆیەکی سپی خامێک بوو ئەم خامە زۆر تەندروستە بیەی بەسەر ماستە بۆ ئەوە نییە یعنی ئاوەکەی بڕوا چونکە ئەو ئاوەش پرۆتینی ناوماستەکەیە دروستە کە تۆ بیخۆی بەڵام هەر ئاوا بیەی بەسەر یاوەکو چۆن ئێمە سەری قپاخێک شتێک ئەنینەوە سەری ئەمە بە پەڕۆکە بنرێتەوە ئیتر ئەو کاتە سەریشی نەنیتەوە کێشە نیە چونکە پەڕۆتەڕەکە واکە هەوا لە بینی ماستەکە و لە بینی هەوایە بگرێ یعنی وەک قباخێک ئیشەکە لە بەرە زۆر تەندروستە هەموو ماڵێک ئەم پارچە پەڕۆیەکی کەتانی یان کودەری پاکی هەبێت دوایی بە پاکی هەڵیگرێ و کە کاتێک ماستی هەبوو بیا بەسەریایە هەڵی باتەوە ئەو چەندێک کە ماستەی کە ئەیەوێت دەری بێنێ وەکو باستم کرد کەوچکەکە زۆر گرنگە یەکەم تەڕ نەبێ دووەم پاک بێ سێم کاتێک ئەگەر کرا بەدەما ئەو کەوچکە نەخرێتەوە ناو ئەو ماستەوە دکتۆر مادام باسی کەڕووکرا لە دوا پرسیاری منە ئەمە بەلای منەوە پرسیارە لاانێ لای زۆرێک لە بینەرانیشمان ئێمە لە حەمام شوێنێکی زۆر شێدارە زۆر جار لفکە ئەم بابەتانە لەوێ هەڵەخێن خاولیەکە لەوێ دانین هەنێک جا ئەمە وا ناکە بۆ نمونە ئەو لفکە کە تۆ لەوێ هەڵت خستووە ئەم کەڕوەتیایە گەشە بکە هەرچەند بابەتەکە لە خواردن دوورە بەڵام هەر بەهی بەستە بە تەندروست بە دڵنیاییەوە زۆر گرنگە لە ماڵە لە ناو توالێت و لە نزیکی حەمام و ئەو شتانەیە بێ یعنی خاولی تەنانەت سابوون بارەکان یعنی کەدا ئەندێ ئەگەر لە حەمامە چونکە من خۆم یعنی حەزم لێتی لە بروی پلاستیک زۆر کەمتر سەرفکەین یعنی بەکارێنم بەڵام ئەبێ لەسەر شتێک بێ کە ئاوەکەی تیا کۆ نەبێتەوە لە ناویە بۆی بڕژێت چونکە وشکایی وشکی یەکەم دوژمنی کەڕووە دوای ئەو کەسێک کە خۆی شت ئەبێ یەک شت تەنانەت تەختەی حەمام هەیە یعنی زۆر کەس ئێستاش یعنی بەکارهێنێ لە ماڵە تەنانەت تەختەی حەمامیش نابێت لە حەمامەدا بنرێ لە بەروی تۆ تەڕت کردووە دوایی لە حەمامەکە ئەمێنێتەوە ئەکیت کەڕوەکە ئەو کە ڕۆژ دوای گوازرێتەوە بۆ هەموو شوێنەکانی ماڵەکە لە بەرەوە کاتێک کە خۆی شت ئەو کەسە ئەبێ لفکە و خاولی و تەختەی حەمام و ئەمانە هەمووی ببرێتە دەرەوە لە شوێنێکا لە دەرەوە هەتاو دوژمنی کەڕووە کە یعنی وشک بوونەوە وشکی و گەرمی و هەتاو بیباتە شوێنێک کە هەوالی بات ئەنجا بۆ کاتی پێویستی بهێنێتەوە ژوورەوە دەستەکانە خۆش بێ بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین
لە هەمووی گرنگتر بتوانین زانیاریمان هەبێت لەسەر ئەوەی کە چۆن بە شێوازی لە شێوازەکان خواردنەکانمان بپارێزین و بە تایبەتیش لە وەرزە وەرزی بەهارە وەرزێکی شێدارە کە بە وەرزی دروستبوونی گەشوی کەڕوە و لەگەڵەوەشە لە شوێنی دروستکردنی خۆراک ئەوە شەر زۆر گرنگە و لەگەڵەوەی کە باسیشمان کرد کۆمەڵە جێگەمانێن لە نێو ماڵەکانمانە بە تایبەتی باسی شوێنی خۆشۆردن و بە ئەو شوێنانی کە شێدارن ئەو کەلوپەلانی بەکارێنین بتوانین بەردەوام لە پاکردنەوەی بین و هیچ زیانێکی نەبێت. دووبارە سپاس بۆ تۆ.